لای هەرچەندە بەشێکی زۆریان نایانەوێ قسە بکەن لەبەرەوەی کە لەبەر باری ئەمنی خۆیان ماندی نەبێ. تۆ چۆن گەیشتی ئێرە؟ ناخۆش نییە بۆ تۆ؟ ناخۆشە هیچ بکەین. ڕاستی دەبینم دۆخی تۆ وەکو کەمەندامێک ینی قورس نییە بۆ تۆ لێرە؟ وڵای قورسایدەکە شتێک ناچاری بیست دەکەین. ناچاری بووە؟ ناچاری هیچ بکەین. نەدەتوانی لێ بمێنەوە؟ بابرەوە بە زۆر دەرمان دەکە کو لێ بە زۆر دەکران؟ وەدی بە زۆرە خۆ کەس بە خۆشیمانی خۆ بەجێ دێری. ئەی ئێستا چێوە دەچن بەنیاز؟ وڵایە لێر دەبی. لەسەر ئەو ڕێگایە؟ ئەرێ وەڵا. بۆ ماڵە گودمان نییە بەرێ دەچینە جێشدا دەنیش. شێوە بچین هەمووان شێوە. بەرە گودو نەفەر دەچین ماری خزمەتچیان ماری ناسیارێکی. نازانم قسەم بۆ ناکرێت لەبەرەوەی جەنابەت وەکو کەمەندامیشی لێرە زۆر باشە دەست خۆش بیت.